سڵاوی وشە و شعر و جوانیتان لێبێت. من فەرمان ساڵحم لە پۆدکاستی دیبی دووەم لەگەڵتان دەبم. میوانی من لەم پۆدکاستە نووسەر و شاعیر کاک تەڵعات تاهیرە. کاک تەڵعات بەخێر بێ. عزیزم سپاس. کاک تەڵعات ڕەخنا چ کاریگەریەکی لەسەر شعری تۆ هەبووە؟ جا ڕەخنەی ئەرێنی بی یا ڕەخنانەی نەرێنی بن لەسەر شعرەکانی تۆ؟ ڕێڕەوی نووسینی تۆی گۆڕیوە ڕەخنا کاریگەری هەبوو لەسەر شعرەکانت؟ بێگومان هەموو شتێک هەیە بە باش دەزانێ، هەیە بە خراپی دەزانێ، هەیە بە نوقسانی دەزانێ، هەیە تێبینی باش لەسەر، هەیە تێبینی خراپی لەسەرە. تێکستی منیش وەکو هەموو تێکستیشتر جاروەیە خراوەتە بەر ڕەخنە و خراوەتە بەر زۆرجان ڕەتکردنەوەش، وەلایەنێش تریش ینی بە باشە باس کرایە. من ساڵانە یارمەتی دەیان قوتابی دەم بۆ بەحسی تەخڕۆز بۆ لێکۆڵنەوەی دەرچوون، ئەوەندەی من ئاگام لێوی 4-5 ماستر نامە لەسەر شعرە نەهاتووە کە خۆم یارمەتیم داون. بێگومان بەڵام خۆ دەزانی مەسلەی ڕەخنە لە کۆمەڵگای کوردی تا ئێستا سفرەتایە، ینی زۆرجانە ڕەخنەگری ئێمە پێی وایە مۆنۆپۆلی تێکستەکە دەکا، پێی وایە خاوەندارێتی تێکست دەکات، پێی وایە لە هەمووان باشتر لە تێکست دەگا. ڕەخنەگری ئێمە بەدەریش نییە لە گروپ و گروپکاری و لە شارچێتی و لەو ئایدۆلۆژیای هەڵیگرتیە و کەفی بۆ نووسەردەیان لە گروپەکەی ئەوە یان برادەراتی، ینی بەدەر نییە لەمە. ڕەخنەی کوردی خۆدزانیە سەرەتایە، ینی بەتایبەتی ئێستا هەروونە ژانرێکمان هەیە ڕەخنەی ئەدەبی کورد، ئەو ڕەخنەی هەیە و زۆر ڕەخنە هەیە لەناو. پێشتر بێگومان پێشتر باشتر بوو، بەس لە ئێستا هەروونە، ینی ئێستا مەسەرەن زۆر جاران لەناو خوێنەرەکان تا سەرکەوتوی ڕەخنەگرەکان پێیانەوەیە ئەمە حاڵەتێکی جەماوەری و پۆپۆلیستی و پێویستە گرنگی پێدەی. زۆر جاران ڕەخنەگریمە پێی وایە دەبێت نووسەر وەکو ئەو بیر بکاتەوە وەکو ئەو بنووسێ بۆی ڕازی بێ، نەک لە ژیانی ئەدەبی ئێمە هەتە لە ژیانی سیاسیشمان ڕەخنەکانمان نەبوونیان نەرە و نەمەنتەقیە، ینی ئەم لێشاوی زنێ و دانا، ئەم لێشاوی پۆپۆلیستیە وەک چۆن هەموو بوارە کۆمەڵایەتی و ئاینی و سیاسەکانی گرتوتەوە، ئەمە ئەدەبیشی گرتوتەوە. خۆ دەزانی پاشەگەردانیە کێیە لە دنیای ئێمە کە پاشەگەردانی جیاوازی نەکردنە لە نێوان باڵێن شەڕان جێزی و لە بەینات تێبینی، لە نێوان ڕەخنەگرتوون، لە نێوان زنێ و لە نێوان بیرۆڕا ئازادی بیرۆڕا و لە نێوان شکاندن و تێکشکاندن، ینی وەکو گوتم بێگومان سوودم لێبینیوە. هەندێکیان زۆر بێویژدانن و کوێرانن، هەندێکیان زۆر منطقی و لۆژیشین. من بە هەمووی ئیستیفادەم لێ کردووە، ینی لەو تێبینانێک کە گوتویانە ئاراستی گۆڕی بووم نا لە بروێم خۆم لە ئەساسدا ئیشی ڕەخنەو کردو پێش ئەوەی ینی شعر بنووسم ڕەخنەم نووسیوە. بە چەندین ساڵ گۆشەی سابتم هەبووە، ینی هەفتانە گۆشەی هەفتانەی ینی 3 ساڵ 4 ساڵ گۆشەی ڕەخنەی سابتم هەبوو لە ڕۆژنامەیەشی بە نرخی ئەو کاتەی وەکو ڕواگە و ڕەخنەی چاودێر بوون منە. تەنانەت دێشێک لە کتێبەکانم ڕۆژگاری وشک و چاوی تەر هەمووی ڕەخنەی ئەدەبیە. ئیتر ئەوانەی ئێمە زۆربەی مشکلێکیشمان هەیە ئێمە لە مێژووی ئەدەبیاتی ئێمە ئوستاس، ئەوانەی لە شەعریان کۆڵیوەتەوە کەمیان شاعیر بوونە، یعنی ئێستا ئەوانەی لە شەعری کلاسیشی کوردیان کۆڵیوەتەوە بەدەگمە شەعریان نووسیوە، نەشان نووسیوە. مەسەڵەن محەممەد شاعیر نەبووە، مەسەڵەن مامۆستا مدەڕی شاعیر نەبووە، مارۆ خەزنار شاعیر نەبووە، دکتۆر کەمال فواد شاعیر نەبووە، علای سیزادی شاعیر نەبووە، مەسەڵەن حەمەی مەلا کەریم شاعیر نەبووە. هەموو ئەوانەی کە لە شەعریان کۆڵیوەتەوە شاعیر نەبوون، ینی زۆر جاران لە دەرەوەی شەعریان کۆڵیوەتەوە. بۆیە تێبینێکەیە کە ئێمە ئایا مێژووی ئەدەبمان هەیە، مێژووی ڕەخنەی ئەدەبیمان هەیە، یان مێژووی ڕەخنەی ئەدیبانمان هەیە؟ ئێمە زۆرجان ڕەخنە لە ینی مێژووی ئێستا ئەوەی مامۆستا علای سەجادی ئەوەی دکتۆر مارب ئەوەی مامۆستا ڕەفیق حلمی مێژووی ئەدیبانە، مێژووی ئەدەبیات نییە. چونکە ئەگەر ڕەنگە ئەدیب هەبێ ئەدەبی نەبێ، یان 30 ساڵە شەعر دەنووسێ 3 شەعری هەبێ لە ڕووی شعریەتەوە قیمەتی هەبێ. ڕاستە ئەو کابرایە 30 ساڵە شاعیرە، بەڵام لە 3 تێکستا شعری هەیە. ئەدۆنیس کاتی خۆی کارێکی ئیزگار باشی کرد بۆ عەرەب، ئەویش مێژووی شعریەتی عەرەبی نووسیەوە. لە 5 بەشە هات گوتی لە جاهیلیەوە
هەتا دەگاتە 1990 عەرەب ئەوەندە شعرەی هەیە. سەدان شاعیر هەر هیچیان پێ نەبڕاوە. مەسەڵەن شاعیر هەبوو 2 دیێڕی پێ بڕاوە، شاعیر هەبوو کۆپلەیش پێ بڕاوە. ئێمە تا ئێستا نەماتوانێت لە ڕخنەی کوردی ئەمە بکەین. مەسەڵەن مێژووی شێوەکارانمان هەیە، بەس مێژووی شێوەکاریمان نییە. کابرا ڕەنگە 20 ساڵ ڕەسم کا، بەڵام هیچ جێپەنجەشی دیار نەبی، ینی هیچ ڕێچکەیەکی نەبی. ینی ئێمە مێژووی ژەنیارانی کوردیمان هەیە، بەداخەوە مێژووی مۆسیقای کوردیمان نییە. ینی لە هەمان کاتا ئێمە ئەرشیفی نەتەوەیشمان هەیە. ینی حتا ناتوانین ساغیش بکەینەوە لە شێدا شعرمان هەیە و لە شێدا شعرمان نیە. ئەوان ئەگەر ئێمە بمانەوێت لە ڕووی کولتوری و لە ڕووی فەرهەنگی و ئیشی زۆرمان ماوە، ئیشی گەورەمان لە پێشە کە بەهیمەتی هەموو لایەک دەکرێت، هەم بەهیمەتی باڵێن ڕۆشنبیران و ڕناگبیران و ئەدیبان و هونەرمەندان، هەم بە هیمەتی دەستگا ڕسمیەکانی حکوومەتی هەرێم کە بتوانین ئێمە مێژووی مۆسیقا، مێژووی شعر، مێژووی شێوەکاری ئەوانش بنووسینەوە. ینی ئیشمان زۆر لە پێش. باڵێ کاک تەڵات، ئەگەر بتانی و بگەڕێیتەوە قسە لەگەڵ تەڵات تاهیری گەنج بکەی کە تازە دەستی بەنووسین کردووە، چه ئامۆژگاریەکی دەکەی و لە چ شتێک ئاگاداری دەکەیتەوە؟ ئاگاداری دەکەم وەکە هینە من قەت پارەم پێگرنگ نەبووە، زۆر جاران کە عایلە دادەنی و با بڵێن خزان دادەنی و تووشی مەسئولیەت دەبی، ئەوانە تووشی هین دەبی. ینی من لە گەنجیدا ئەوەی لە منداڵیدا لە گەنجیدا ئەوەی لە خاڵ نەبوو پارە بوو، لە پاشکەوتم کردێنێ دەتشدانی پاشکەوت کەم. ینی ڕەنگە پارە زۆر تێبینێکی سەرەیە لەسەر پارە کە پێم ناخۆشە، وەکو ئەدیبێک قسە دەکەم کە پێم خۆش بوانەوێ. زۆر جاران بیر دەکەمەوە ئەو 8 ملیارە نەماتوانین لەسەر هیچ کۆک بنوانە ئاینێک کۆشیانکە، هەر 8 ملیار یەک ئاینیان هەبێ، هەر 8 ملیار حەزیان لە مۆسیقاوێ، هەر 8 ملیار احترامی ژن بگرن، هەر 8 ملیار ڕێزی پشیلە و سەک و بوونەوەر بگرن. نەیتوانی، یعنی تەنانەت دینیش نەیتوانی. 2 ملیار مەسیحیە، 2 ملیار مسلمانە، ملیارە هندۆسیە، تاکە شت کە بەداخەوە وایە کە توانی بێتی ئەو 8 ملیارە کۆکاتەوە پارە بوو. یعنی پارە دەتوانی 8 ملیارەکە کۆکاتەوە، هیچ ئایدیایەکی با بڵێن هیچ ئایدۆلۆژیایەک، هیچ ئایدایەک، هیچ دینێک، حتا شتێکی جوانی وەکو شعر و مۆسیقا و حتا مناڵ پارێزی و ئەوانش نەیتوانی و 8 ملیار لەسێک شت کۆکات، حتا لەسەر چاکە خوازی و لەسەر جوانبینیش نەیتوانی. کەچی پارە توانی ئەو 8 ملیارە کۆکات. ڕاست. یعنی یەکێکی وەکو بن لادن دەبینی دوژمنی هەموو شتێکی ئەمریکایە، دوژمنی پارە دۆلار نییە. زای من شتێک بۆ ژێڕم لەسەر پارە کە تووشی سەدمەی کردم. دوای ڕاپەڕیم بوو بەرەی کوردستانی هەبوو، بەزم هەر لە جادی کەرکوشێ بوون، نازانم بزەب شوێنەکە شوێ بوو، بەرەی کوردستانی هەبوو. ئێمە کۆمەڵی گەنج بووین، شانۆگەریمان دەکرد، شانۆگەریمان دەکرد تازە سەرتایی ڕاپەڕیم. گەنجی خوێنگەرم بووین، خەڵک خوشیارکەینەوە، شانۆ بکەین لەسەر پێشمەرگە، لەسەر حەماس، شەری حەماسیمان دەنووسی. چینە لای بەرەی کوردستانی 2-3 کەس لە یەکێتی و پارتی و زەحمەت کێشان و شوعی وانە دانیشتون، داوای پارەمان کرد، پارەیان نەدەینی. یەکێکیان پارەی دەژمارد، 25 دەژمارد. تەواان 25 ڕسمی سناو حوسێن لەسەر بوو. ئەمیش لێم پرسی، گوتم جەناب شۆڕژێری؟ گوتی بەڵێ. گوتم باشە تۆ سەیرە، یعنی دوژمنی هەموو شتێکی سەدامی، بەس دوژمنی ئەو پارێنی کە ڕسمی دوژمنەکەت لەسەرە. یعنی تەسەورکە یعنی دژمنی ئەو پارچە کاغەزە نەبخۆم، مەفروزە دژمنی ئەو پارچە کاغەزەش بی لە ڕسمی دژمنەکەتی لەسەر. ینی ڕسمی سەدام حوسێن لەسەر 25ەکە و دەیژمارد و ئاوا 2000 خسی ژیرفانی و قایمی کاو ئەوانە و پێم سیر بوو مەسەلەن ئەوە دژمنی هەموو شتیش سەدام حوسێنە، بەس دژمنی ئەو پارەیە کە ڕسمی سەدام حوسێن لەسەرە. ڕەنگە بچمەوە گەنجی باشتر ئاگام لە خۆم بی، باشتر، ینی پاشکەوتی زیاتر بکەم، چکە لە مێژووی مندا مۆزوعی مادیات نەبووە، بەڕاستی زیاتر لایەنی معنەوی و لایەنی هیم بووە. ئەوانە ڕەنگە لەو ناحەیە منداڵم، خێزانم، ئایلەکەم بازیاندای بیەوەوانە کە دەکرا زۆر باشتیان بژێنم. ئەگەر شارەکانت بۆ نمونە شوێنێک بوونایە، ینی شوێنێک بوونان لەسەر نەخشە، بڵێ چ جۆرە شوێنێک دەبوون؟ دوورگەیەکی چۆڵ، شارێکی قەرەباڵغ، بیابانێکی بێکۆتا، یان دارستانێکی چڕ؟ دەبوو کوێستانی دەبوو ئەکەیت. وەلا خەیاڵی من
هەمیشە تێکستی من تێکستی منتقی کوێستان بووە بۆ نمونە باڵەکایەتی چۆمان منتقی باڵەکایەتیەوە زۆنجە ناویست خەت خەڵکی باڵەکە هەستم کرد دایمە کوێستانیە شوێنێک کوێستانی شوێنێکی بێگرەیە شوێنێکە کە گەرمانیە میوە و سەوزەوات و دار و ئەوانە هەیە دەکرێ هینیش بێ دەکرێ هەڵەبجەش بێ چونکە هەڵەبجە نسبەی سەوزایی گەلێ زۆرەوە معجیبم بە سەقافەتی خەڵکی هەڵەبجەیی لە چاندنی دار زۆر سەقافەتێکی سەیری دار چاندنیان هەیە یعنی پیرەمێردەکە خوێندەواری نییە هیچی دەست نەکەوێ شەش دارەچێنی تر حەزم لە سەقافەتی دارچانینی هەڵەبجەشە ئەکید شعری من شوێن بۆیە کوێستانی دەبوو ئەگەر پرسیارێشتر لەسەر غوربەت بکەم بەڵێ دەکرێت مرۆڤ لە ناو خەڵکی خۆی و لە خاچی خۆیدا هەز بە غوربەت بکات هەز بە غەریبی بکاتن ئایا غەریبی جوگرافی جیاوازی چێ لەگەڵ غەریبی ڕۆحی نەکار دەتوانێت ینی زۆر بەمان لە ناو کۆمەلگای خۆمان ناو شاری خۆمان لە بەروی بیر نەچێ و شارە ئەزیێتیان داوین ینی بە تایبەتی جیلی ئێمە کە جیلی ینی هەراشیمان کەوتە ناو سەردەمی بەعس ینی شوێن نەبووە من ئەزیێت لێ نەخۆم یان ئەمیش ئەزت نەخواردی جنابەت باوکت مامت لە پێشم ئەزیێتیان خواردیە یان دراوسەیەکمان خۆشاردوتەوە من زۆر مکوڕم لەسەر ئەوەی کە باڵین خراپی زەمەنی بەعس بگەێنمە ئەمنەوەیە دەکرێت بێگومان غوربەت زۆر جاران غوربەتی شوێن هەیە غوربەتی زانین هەیە مەسەلەن نالی زۆر جاران دەبین لە شارەکانی هەست بە غوربەت دەکات لە ناو زاهید و ئەو باڵێن ئەو خەڵکە دیندارە فەیکەی یعنی مەحوی دیاروێ هەست بە غوربەت دەکات ناو دەوروبەرێکیدایە مەولانە ڕۆمی زۆردان هەستی پێ دەکەی سعدی شیرازی هەستی پێ دەکەی غوربەتی مادی یان غوربەتی جوگرافی ڕەنگە کەم ئەزیەتتر بی لە غوربەتی کە ناو خەڵکی خۆتی غوربەتە ڕۆحیەکە لە بەروی غوربەتی جوگرافی تۆ بیانۆکەی دەناسی یعنی سەبەبەکە هۆکارەکە دەزانی بۆچی هەست بە غەریبی دەکەی بەڵام غەریبی لە ناو خەڵکی خۆت و لە ناو ماڵی خۆت و لە ناو کۆمەلگای خۆت ناو نەتەوەی خۆت و لە ناو فەرهەنگی خۆت کە هەست بە غەریبی دەکەی ئەمەیان زۆر قوڵترە لە بەروی شایدیشت نییە ئەوە توێستە جەنابەت قسە دەکرد من تێکستێکی بۆ دێرم بهاتەوە بۆ دێر هەست بۆ غوربەتە ڕۆحیە دەکات ناو خەڵکی خۆی ناو خەڵکی سەردەمەکەی خۆی باز لەوە دەکات دەڵێ من کۆترێکی سپیم لە ناو قەلە ڕەشەکان ئۆکەی بە تەنیا کۆترێکی سپم ناو قەلە ڕەشەکان خەڵکی سەردەمی خۆی وە مشکلەکەوە زۆرینەن وە ڕەشێتیەکە قاعدەیە ئەمن ئیستثنامیانی یعنی من غەریبم نەک ئەوان غەریب بن کەس نییە شایدیم لۆ بدا کە من کۆترێکی سپیم لە ناو قەلە ڕەشانە ناچار تەنها سەیری باڵە سپیەکانی خۆم دەکەم بەڵام ئەی دامانە کۆترەکە کوێر بێ ناتوانێت سەیری باڵەکانی خۆشی بکە دەزانێت کۆترە و دەزانێت سپیە و دەزانێت ناو قەلە ڕەشەکانە بەڵام کۆترێکی شوێرە تەنانە ناتوانێت سەیری باڵەکانی خۆش بکە دڵی خۆشی بداتەوە یا زۆر جاران غوربەتی ڕۆحی کەس نیە شایدیش لۆ بدایانی یعنی هەر قسەش بکە دریکاکە و کەس و کارتەوە تۆی خۆتەوە گەڕەکی خۆتەوە نازان چی خۆتەوە فەرەنجی خۆتە یعنی کەس نیە شایدێکش لۆ بدەوەکو ئەوەی بۆ لێر باسەکە کە دەبێتە کۆترێکی شوێر و تەنانە بووینە سەیری باڵە سپیەکانی کەی بووە زۆر هەستت کردووە غوربەتێکی ڕۆحی زۆر زۆرت هەیە کاتێک بوو ئەو کاتێک لە مەخمور دێمە هەولێر ئەو کاتەی لە شوێنێکی بچووک کە هەمومان تێدایەتی دەناسین و هەمووی خزم و کەسمە و هەمووی دەزانم ینی فلان چێ و فلان دەکا و نازانم چی کە دێ شاری گەورە ئیتر ونەبی لەناو خراپەی خەڵک بوونەبی ڕەنگە خراپ نەبن بەڵام تو دەبێت دائیمەن خراپەیان بۆ دانی لە مەخمور من لە تەنیش باپیرم و لە باوەشی داپیرم و ئەمن و ئەمانم هەیە کە دێمە هەولێرێ ئیتر هەست بۆ غوربەتە ڕۆحی دەکەم کەی شتێک من ناوەستێتەوە بۆ شارە بۆیە دەبینی زۆر جاران سەلوای من یا سەبووری من کتێب بووە بۆیە دەبینی بە تایبەتیش گارسیا مارکیزم خۆش دەوێ لەبەروی هەموو ژیانەکەی ناو عایلەکەیتی
یعنی هەموو لەگە باپیرە و داپیرە و ئەوانەی خۆیەتی کە باپیرە تربێتی دا و داپیرەی چیرۆشی بۆ ژێڕاوەتەوە تووشی یعنی فێرە ئەو خەیاڵ سازی و فێرە ئەو فەنتازیایە کردێ کە مارکیز باسیەکە ڕەنگە ژیانی من لە تەجربەی مارکیز زۆر نزیک بیەوەی کە مثلەن مارکیز و کاتێک کە دێتە کارتاخینا و لە ماڵی داپیر و باپیری نامێنێ هەمان هەست بۆ وشکاییە دەکا کە من هەستە پێ دەکرد کە لە مەخمورەوە دێمە هەولێر. ئەگەر هەموو ئەزمموی شاری خۆت یان بەگشتی ئەزمموی نووسینی خۆت لە 3 شەدا جێ بکەیتەوە ئەو شانە چین؟ منداڵی نەداری خەوت هەمووی حاڵەتە نۆستالژیاکەیە دەی بچمەوە سەر فریکوێنسی منداڵیەکەم بۆی بنووسم و ئەو نەداریە کە هەمیشە لەگەڵمایە تەواان نەداری بەس نەداری مادینا نەداری فکری نەداری تەجربە نەداری سەفەر نەکردن نەداری ئەوێم لە شوێنێکی وەکو لە شارێک نەژیام کە گەورە بێ چکە بێ نەچێ شاری گەورە دەبێ گەورە بەرهەمدێنی یعنی ئەگەر بێت و پام و خەڵکی ئەستەمبوڵ نەبێ نابێ بۆ نووسرە کە دەیان دین و دەیان شێوەزار و دەیان فرە دەنجی و ئەوانەی تایە ئەگەر نەزیر محفوظ خەڵکی قاهرە نەبێن خەڵکی تەنتا بێ یان خەڵکی شارێکی بچوو بێ نابێتە نووسەری گەورە یعنی نووسەری گەورە بە تایبەتی و تا بڵێن نووسینی حەقڵ گەورە دەبێت لە تەجربەی گەورەوە بێت چکە تۆ بەتەمای ئەومە بە عەقڵی بچوو ئەدەبی گەورە بەرهەمبی هیچ ئیشێکی گەورە بە عەقڵی بچوو ناکرێت جەمە سیاسەتە ڕاستە لە کاسبیە ڕاستە لە میدیاکاریە ڕاستە لە ئەدەبا ڕاستە دەبێت پێش ئەوەی ئیشەکەت گەورە بێ عەقڵەکەت گەورە بێ. پێت وایە بێدەنجی لە شەعر بەهێزتر بێ یان جوانترین شاعرە و شەعرە بێ کە هەرگیز نانووسرێت؟ دەبێ وابێ چونکە هەموو زمانەکانی دنیا یەکسان نییە بەو لەحزەیە کە خەبەر دەنێ دایکت مردووە یەکسان نییە بەو لەحزەیە کە منداڵێکی ساوە پەنجەت دەگرێ و دێ خواستێنێتەوە کەس ناتوانێت هیچ زمانێک نییە ئەسڵەن مشکلی زمان کە حاجزە لە بینی خود و لە بینی بابەتە لە بینی تۆ و منداڵەکەتە پردێکی پێ دەڵێن زمان قەت نابێ بەو شتا بۆیە دائیمەن ئەگەر ئێمە ئەوەی حەزمان لێ بنووسین و ئەگە بنووسرا باە خۆ من لە متەنەبی مهمتر نیم دەبای متەنەبی بنووسی خۆ لە هۆنۆرۆز مهمتر نیمە دەبایە بینووسین خۆ لە مەولایانە ڕۆمی مهمتر نیم کە ئێستا قسەی جیاواز دەبین لە نالی و لە متەنەبی و لە هۆنۆرۆز کەواتە دائیمەن ئەو بێدەنجیە وا دەکا شتی تر بێتە گۆڕش بێتە گۆڕ. بەڵێ باسی زمانت کرد ئەگەر بتوانی بایە زمانێکی تایبەت بۆ نووسینی شعر دابهێنی ئەو زمانت چ دەبوو چ تایبەتمەندیەکی دەبوو لە زمانەکانی دیکە جیابێت؟ سەیری کە ماوە فەرمان خۆی ئێمە ئەگەر زمان بەس پەیوەست بێ بە بەشەرەوە ڕەنگە هەندێک زمانێ بێ ئەمە نەیزانین و کۆی حتا لە تەوراتە مەسلەی شلەیمان و قسەکردن لەگە تەیر و توور و باڵندەوە ئەوانە بەزەگە من زمانێ دابێنم تایبەت بێ بە خۆم دەبێت کۆلێکشنێک بێ بەڕاستی ڕەنگە هەندێش لە نالی وەگرم هەندێکی لە سێڤانتز وەگرم هەندێکی لە شکسپیر وەگرم هەندێکی لە توزانم ینی هەندێکی لە مەحوی وەگرم هەندێکی لەوانە وەرگرم من لە زمانە بەس ڕقم لە با بڵێن ڕقم لە وەک بۆ چونکە ینی ئامرازەکانی پەیوەندی زۆر ڕقم لێتی و هەوڵمدا دائیمەن چکە بە زائیدە دوودی دەزانم بە ڕێخۆڵە چۆری دەزانم کە هیچ ئیشی نییە و تێکستیش تووشی ژان دەکا ڕەنگە زمانێک دابینم خاڵبەندی تیانەوێ کیفم بە خاڵبەندی نایە چکە خاڵبەندی تۆزێک دەسەڵاتی نووسەر زیاد دەکا بەسەر خوێنەر یان کە خاڵبەندیم دانافا لێرە بۆستە و لێرە بەردەوام بە و لێرە فارزیە و لێرە دوو نوقتەیە و دائیمان خوێندنەوەی خۆم فەرز دەکەم لەسەر خوێنەر یعنی بە خوێنەر دەڵێن فەرمو ئەوها بیخوێنەوە مەفروض نییە نووسەر بە خوێنەر بڵێ چۆن بیخوێنێتەوە ئەمە ڕەنگە لە وتارە لە ڕۆمانە لە ریپۆرتازە ڕاست بێ چکە تۆ مەبەستە وەکو خۆی بخوێنێتەوە بەڵام لە شعردا کە مەبەستە خوێندنەوەی جیاجیای بۆ بکرێ من نمونێشی مەسەلەن زۆر جاران حتا ڕخنە لە گیریایە لەوەی کە ئەمە خاڵبەندی
زۆر بەکار نایەنم. مثلەن چێ بەقەد عەرەب زمان زانی گەورەی هەیە؟ باوەڕ ناکەم لە هیچ زمانێک دنیا مثلەن زمان زانی گەورەی وەکو ئەوانەی عەرەب هەوێ. عەرەب زەڵیعن لە زمان خۆ دەزانی، یعنی معجەمیان هەیە لە 20 هیجریەوە. باش بۆچی هەتا ئێستا بەو هەموو زانا گەورەی خۆیانەوە خاڵبەندیان بۆ قورئان داننا، فارزییان داننا، نوقتەیان داننا، هیچیان داننا، لەبەرەوەی دەیانزانی هەر یەکێک ئەم خاڵبەندیە دانێ خوێندنەوەی خۆی فەرز دەکات لەسەر ئەوانی قورئان دەخوێنەوە. یعنی ئەو پێمان دەڵێ لە قورئانە لێرە بوەستە، لێرە بەردەوام بە، لێرە هەناسە بە، لێرە پرسیارە، لێرە تەعەجوبە. بۆ ئەوەی تێکستێکی کراوە بمێنێ، تێکستێک بێ هەمومان بە دڵی خۆمان بیخوێنینەوە، و ئەوەی ئیمامی عەلی دەڵێ حەمال ئەوجوهە، یعنی فرە ڕوخسارە، فرە ڕووە، بۆی ئەم فرە ڕووی نەفەوتێ مثلەن خاڵبەندیان دانەنا. مثلا من ئەگەر زمانی قورئان هەست ناکەی ڕەنگە بە پرسیارەکەش ئەوە نەبی، بەڵام هەست ناکەی جۆرێک لە خاڵبەندی لە قورئان هەیە، لە وشە و لە بەس وەکو ئاەت ڕستەکان هەر وشە و شەش مثلا لە شوێنێک پێت دەڵێ ئەو وشەیە مثلا درێژ دەکەی، یعنی ئەو جۆرێکە لە خاڵبەندیان لێرە ڕادەوەسی لە وشەیە. خاڵبەندی بە مەفهومی ئێستای سەردەمیانەی ئێمە نەک فاریزە و نوقتە و ئانن، یعنی خاڵبەندی بەو مانایەکە ئێستا بەڵام هەناسەی تێدایە. بەڵێ بێگومان ئێستا ئەوانەی کە دەستگاکانی چاپ لە کوردستان و لە غەیرە کوردستانیش کە زووزان فەرزیەکەن بەسەر نووسەرە، فەرزیەکەن بەسەر شاعیرە. مثلا ئێستا دەستگاکانی هەولێرێ دەستگای چاپ و بڵاوکردنەوە ڕێنووسش تایبەت بە خۆیان دانایە دەبێت بە پێم خاڵبەندیە بڕۆی. لە سلێمانی بڕۆ کتێب چاپکە مثلا لە دەستگایەک لە دەستگاکان دەڵێ کاکە من پێ ئەو خاڵبەندیە دەڕۆی، یەکێکیان دانایە وەکو ئیدیتۆر شعرەکەی دەدێ، شعرەکەت بۆ خاڵبەندی دەکا و بەو ئاراستەی ئەو دەستگایە کە جیایە لە ئاراستەی دەستگایە کە لە هەولێرە یان لە دهۆکە. مەبەستم ئەو خاڵبەندیە بوو کە من کەیفم پێنایە لە مۆنۆپۆلکردنی تێکست لایەن نووسەرەوە. دەبێت تێکست ئازاد بێ لەوەی کە خوێنەر چۆین دەخوێنێتەوە. کام دێڕە شعر هی خۆت یان هی شاعری دیکە پێت وایە ئەو دێڕە شعرە بخۆی کتێبێکە؟ ڕەنگە زۆرە هەنا. مثلەن دێڕەکی متەنەبی هەیە، ومەنزیلون لەیسە لەنا بمەنزیل. ڕاستە ماڵە بەڵام ئیشی ماڵ ناکا بۆ ئێمە، ڕاستە نیشتیمانە بەس ئیشی نیشتیمان ناکا بۆ ئێمە، ڕاستە زانکۆیە بەس ئیشی زانکۆ ناکا بۆ ئێمە، ڕاستە دادگایە بەڵام ئیشی دادگا ناکا بۆ ئێمە، ڕاستە خەستەخانەیە دکتۆرە و تەبیب بەڵام ئیشی دکتۆر و دەرمان سازی وانە ناکا بۆ ئێمە. مشکلەکەی ئێمە ئەوەیە کە یعنی شەبیهەکانمان هەیە و ئیشی خۆمان ناکەین. بۆیە من هەلا وەرزەم لە ئەڵلقەکانی بیدایەت بوو وتم باوەڕم بە فعلە، باوەڕم بە کردارە، باوەڕم بە ڕەفتارە کە هەیەکە و دەبێت لە شوێنێکە شتێ چاکەین. ئۆکەی ومەنزیلون لەیسە لەنا بمەنزیلی ڕەنگە دەیان و سەدانمانە هەیەوی، بەڵام یەکێکە لەو دێڕانەی کە مثلا من زۆر ینی وابەستم پێوەی، مثلا زۆر مثلا دێڕی نالی هەیە، دێڕ عەبدوڵڵا گۆران هەیە، هی خۆم کەمترە، من کیفم بە ئەدەبی خۆم نایە. وەکو گوتم ئەوەی ئەمن کودومە نەک هەر هیز نییە، یعنی ئەگەر هەمووی لە خەڵاتدا بکاتە پەنجەیەکی پەنجە ناوەڵە پەنجە زۆر بگاتە نینۆشێکی نالی کە فرێدا، ینی ئایتر مەمنونم بۆ ماڵتان ئاوا بێ، ینی بەم سوپاسی خوێنەران وان دەکەم کە دەخوێنەوە کە بە پەنجەیەکی نینۆشی پەنجەیەشی ئەوەی کە فرێدا نالی، ئەگەر ئەمە بێ ئەوە ئەمن بۆ من دەستکەوتێکی کەورێ. کاک تەڵعات مەترسیدارترین بیرۆکە کە تا ئێستا لە ڕێگەی شارەوە گزارشتت لێکرد بێت چی بوو؟ هەندێک شت هەن ینی حەز دەکەی مەترسیدارن وەکو بۆ شخصی خۆم، یعنی مەترسی بێ بۆ خۆم یان بۆ خۆت و ڕەنگە لە کۆمەڵگا و ینی بەگشتی هەندێک ئەفکارم بووە لەسەر ئاین، پەیوەندی شعر و ئاین، زۆر مەترسیدار بووە ئەمە کە من ئەمانەتی زانستیان ئەمانەتی ئەدەبیوەم لێ دەکا شتەکان وەکو خۆی بڵێم. زۆر جاران ئەفکارم تەڕح کردیە یان مەقالەم نووسیا یان توێژنەوە نووسیە لەسەر پەیوەندیوان شعر و ئاین، مەسەلەن خەتەر بووە تووشی کێشەی کردوم. ینی شعر زۆرەکە لە عیبادەت بۆ نا گەشتی هەموو گەشتەکانی خۆشەویستی گەشتی عیبادەتن،
یعنی هەموو گەشتەکان گەشتی خۆش حتا عیبادەتش گەشتی خۆشەویستیە یعنی مناڵ بەخێوکردن دەکرێت عیبادەت بێ و عیبادەتیش دەکرێت گەشتێکی بەخێوکردن بێزانی شتەکان ئاوە لای من لە سندوق نەنراون ینی دەکرێت مەسەلەن دەکرێت سڵاوێکی باش بەقەد نوێژێک خێری هەبێ ینی بەخێرهاتنیشی میهرەبانانەی باش بەقەد دوو بە ڕۆژ بوون هینی هەبێ یعنی چاکە سازی یان چاکە خوازی کە ئەدەب مەبەستێتی ئەمە ئەم ڕێنجی ئەمە بەرز کاتەوە خۆ دەزانی مەسلەی شەڕانگێزی و مەسلەی شەڕ و ئاشوبە و ڕق و ڕغلێبوونەوە ئەوانە وەکو تۆڕی جاڵجاڵەکە تۆت ناو هەمووی ینی شار بەرامبەر شار زمان بەرامبەر بە زمان پارە بەرامبەر بە پارە پەساپۆرت بەرامبەر پەسپۆرت مۆسیقای من و موسیقای فارس و ئەدەبی من و ئەدەبی عەرەب و نەتەوەی من و نەتەوەی ئەڵمان و ئەمە شەرق و غەرب و مسلمان و کافر و عارەخۆر و نوێشکەر و بەتەمەن و گەنج و ینی مەسەلەی شەڕانگێزی یان بەریەکەوتن یان چێشمەچێشم و ململانێ ئەوەندە تۆڕێکی جاڵجۆڵەکەیە کە تەسەووری ناکەی تێیدا ئەدەب دەتوانێت لا ئەم پەیوەندیانە تۆزێ شکاتەوە یان هەندێک داوی بەسیت بەبسترێنی لێوان ئەو ڕقانەیەنی کاک تەڵات هەندێک جار خوێنەر تێکستێک دەخوێنێتەوە جۆرێک وشە هەن لە ناو تێکستی ئەدەبیدا بەکاردێن پێی وایە نەدەبوو بەکاربێن دەبووە وشەیەکتر بەکارە بە لە شعری تەڵعەت تاهیریش ئەو وشانە هەن ینی بە وەکو وێنەی شعری بەکارهاتوون اینجا شعرێکت هەیە باسی زبڵدان و ئەوە دەکەی حەزم لێە لەسەر شعرە قسەم بۆ بکەی دواتر شعرەکەشم بۆ بخوێنێ خۆی تێکستەکە باز لە خۆی عاتەن ئێستا شەوان زبڵ کۆ دەکەنەوە یان بەرە بەیانات ئیتر کەسێکە بە جلێکی شینی کرێکاریەوە ماڵ بە ماڵ لە بەردەرگاکان خۆڵ و خاشاک و زبڵوانە کۆ دەکاتەوە من دەسمە شوێنی ئەو من یعنی منی نووسەر یعنی نەکتە منی تەڵات یعنی منی نووسەر لەوێندەرا یان منی حکایەت خوان لەوێ دەسێتە شوێنی ئەو گەنجە و ئیتر لە ماڵەکانە زبڵەکان کۆ دەکاتەوە زبڵی ڕق زبڵی تند و تیژی زبڵی براکوژی هەموو ئەو ڕقانەی لە ماڵەکاندا هەیە باسی ئەو تێکستی ئەو تێکستەی دەتوانێت بۆم سەرچاو پاشە دەستنیشانیشم کردێک سەدەی دەبینەوە تێکستەکە بە ناوی پاکترین بەدلە بەرە بەیانە و سیارەی زبڵەکە هاتوتە کۆڵانەکەمانەوە گەنجێک بە بەرژی شینی کرێکاریەوە ماڵ بە ماڵ خۆڵ و خاشاک کۆ دەکاتەوە دەسمە شوێنی ئەو گەنجە و ماڵ بە ماڵ دەگەڕێم لە هەموو ماڵێکدا وێنەی ئەو پیرەمێردانە بە دیوارەکاندا هەڵدەواسمەوە کە دوای میراتی دابەشکردن لە کەنتۆرێکدا فرێدران دەرگای سەلازەی ماڵەکان دەکەمەوە سەری قوتووی ماسیەکان لا دەبەم و دەسرپێنم دەریا دەریا نالۆنێشی زۆر گەورەم لایە لە ماڵەکاندا زبڵی ڕقەکان کۆ دەکەمەوە زبڵی ناحەقیەکان ئەو هەڕەشانەی تێدەکەم بە منداڵەکان دەگوترێن ئەو تونند و تیژیانەی تێدەکەم بەرامبەر بە ژنەکان دەکرێن ئەو جنێوانەی تێدەکەم بە هەولیر و سلێمانی دەدرێن ئەو نامانەی تێدەکەم کە ماڵ ئاوایی یەکجارەچی تێدایە لە تەلەڤیزۆنەکاندا ئەو کەناڵانەی تێدەکەم فرعونەکانمان لێ دەکەنە موسا لە قاسەکاندا ئەو پارانەی تێدەکەم بە حەرام پەیدا کراون ئەو تفەنگانە دەبەم بۆ شەڕی براکان دەژێر نوێنن سیسەمی ئەو ژن و مێردانەی تێدەکەم بە ناسهاری لە تەنیژ یەکتر دەخەون دواتر لە شوێنێکی دوور هەندێک چیلکەی یادەوەری ور دەکەم بە چەخماخەی بە یەکدادانی ئەو دووبەردەی دایکم لەسەر دۆڵمەی دادەنا ئاگرێک دەکەمەوە و ئەو عەلاگا پڕمێژوە دەسووتێنم شەو دادێ و بە هیلاشی دەسمە بەردەرگای کەسێک
خۆشم دەویست نایلۆنی ئەو غەدرانەی دنیا لە من و ئەوی کرد هێندە قورسە هەڵناژیرێ دیکەمە سەرین و دەی دەخەو. دەست و دەمت خۆش بیت کاک تەڵعات. لە ئەڵقەی داهاتوودا گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر شەعر و ئەزمموی شاری تۆ. لێرەدا دێنە کۆتایی ئەڵقەی ئەم جارە تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ و هەر شاد.